کار و چالاکیەکانی تیمە شوێنەوەریەکانی ئیتالیا لە مۆزەخانەی سلێمانی نمایشەکرێت بۆ ئەمڕۆ و هاوکارمان تەرزە لە مۆزەخانەی سلێمانی و زەنەریمان ئەیاتێ. تەرزە سڵاوت دەبێ. باین و باش بێ تەرزە. سلااوان لێبێ دەم کاتتان باش بێت سلااو لا بینەرانی خۆشەویستی شاشە ڕەنگینەکەی کورسات و پرۆگرامی ڕۆژێکی نەبێت هەمیشە لە باشی و ئارامی و تەندروست باشی دابن وەکەوەی هاوکارانیشم ئاماژەیان پێکرد ئەمڕۆ لە کاتژمێر 11 بە ئامادەبوونی ژمارەی یەکجار زۆر لە میوانانی خۆشەویست و تەواوی کەسانی شوێنەوارناس و تیمە تایبەتەکەی مۆزەخانەی سلێمانی و لە هەمان کاتە تیمە تایبەتەکەی کونسوڵخانەی گشتی ئیتالیا لێرە ئامادەن بۆ کردنەوەی پێشانگایەک تایبەت با کار و چالاکیەکانی تیمە شوێنەوارەکانی ئیتالیا کە کنۆپشکنینی زیاتریان کردووە و لە هەمان کاتە توانین لە سێ بابەتی جیاوازە کە کونسوڵخانەی گشتی ئیتالیا لە دۆزینەوەی هەم شوێنەوار هەم نۆژانکردنەوە هەم توێژینەوە هەم ڕۆپێوی لە تەواوی ئەم پێشەنگایەی کە لە پشتی منەوە ئەیبینن ڕەنگی داوتەوە کە لە ژمارەیەک وێنەیە خۆی ئەبینێتەوە کە ئەمان لە ساڵی 2007ەوە بۆ یەکەم جار یەکەم تیمی بیانی کە سەردانی هەرێمی کوردستانی کردو بۆ مۆزەخانەی گشتی سلێمانی تیمی بیانی ئیتالیا بوون کە بە خۆشحاڵیەوە لەو کاتەیە گەڕان و پشکنینەکانی خۆیان کردووە و بیرمان نەچێت لە 2022 دوو هۆڵی تایبەتی مۆزەخانەی سلێمانیان نۆژەن کردوتەوە و لە ئێستاشە لە بابەتی نۆژەنکردنەوە و هەم توێژینەوە هەم ڕۆپێوی گرنگی تایبەتیان یاوە بەم بابەتە و بە خۆشحاڵیەوە هەم بەڕێوەبەری گشتی مۆزەخانەی گشتی سلێمانی کاکاشم حەمە عەبدوڵڵا لەگەڵ کۆنسڵخانەی گشتی ئیتالیا هەماهەنگێکی زۆر باشیان هەیە بۆ پتەوکردنی زیاتر یاخود بۆ بەردەوامیکردنی لینکێکی باش بۆ دۆزینەوەی شوێنەوار و ئاسەوارەکان لە هەرێمی کوردستانە جا بۆ ئەوەی ورتر لەسەر ئەم بابەتە بدوین پێم خۆشە بچمە لای یەکەم میوانم لەم بەشی پرۆگرام ئەچینە لای زۆر بەڕێز مستەر میکێلی کامێرۆتا کە بە خۆشحاڵیەوە لەگەڵمانەیە لەم بەشی پرۆگرام هەلاو مستەر زۆر سپاس بەخێراتنتانەکەین بە سەرەتا لەوە دەست پێ بکەین چۆن هەرێمی کوردستان ئەبینن بۆکردنەوەی پێشانگایەک تایبەت بە دۆزینەوەی شوێنەوار و هەم نۆژەنکردنەوە و هەم ڕۆپێوی. Buongiorno, grazie della calorosa accoglienza come sempre a Sulemania, sempre un piacere venire qui e questa volta per una occasione speciale che è l'inaugurazione di questa mostra sulle missioni archeologiche italiane nel Kurdistan iracheno. بەیانیتان باش زۆر خۆشحاڵم کە لێرەم لە شاری سلێمانی بۆ من جێگای شانازیە و کە دووبارە سەردانەکەم بۆ شتێکی زۆر بەتاویش بەکردنەوەی پێشەنگای تیمە شوێنەوارناسیەکانی ئیتالیا لە هەرێمی کوردستان. Questa mostra è un omaggio, è un tributo alla grande ricchezza culturale del patrimonio archeologico, storico della regione. ئەمە خستنە سەری گەوهەر و گەنجینەی شوێنەواری و مێژووی هەرێمی کوردستانە. Ma è anche un omaggio al lavoro, alla passione degli archeologi italiani che ogni anno vengono per portare avanti i loro progetti. و لە هەمان کاتیشدا دەستخۆشیەکە بۆ تیمە شوێنەوارناسیە ئیتاڵیەکان کە ساڵانە دێن کارەکەن لێرە کارێکی جدیەکەن و بە هەمان شێوە بۆی کارەکانیان لە پرۆژەکانیان بەرنە پێشەوە. L'Italia detiene un primato che per noi è importante nel settore dell'archeologia. In questo momento abbiamo oltre 20 missioni in tutto l'Iraq e nel Kurdistan iracheno ci sono 11 missioni archeologiche italiane, di università italiane. ئێمە گرنگی تەواو بە بوارە دەین لە بواری شوێنەوارناسیە ئێمە زیاتر لە 20 تیمی شوێنەوارناسی ئیتاڵی زانکۆکانی ئیتالیا لە عێراقی شەکەن بە لەم 20ەیە 11 لە هەرێمی کوردستانن. Insieme ai pannelli di questa mostra che sono qui nel museo per un mese fino al 12 luglio. لەگەڵ ئەم پەنێڵانەی دەربارەی تیمە شوێنەوارناسیەکان کە کارەکەن کە بینن لە دواوی من کە تا 12 مانجی حوت لێرن بۆ ماوەی مانگێک ئەو معڕەزە ئەو پیشەنگایە بەردەوام دەبێت. Una mostra che abbiamo
inaugurato ad Erbil, che adesso abbiamo portato a Sulemania e che poi porteremo anche a Duhok. ئەمە پێشنگایەکە کە لە هەولێر کردمانەوە ئێستا هێمان بۆ سلەیمانی دوای سلەیمانی ئەیبین بۆ دوهۆک insieme a un catalogo in curdo, in italiano e in inglese, dove sono raccolte tutte le missioni con le spiegazioni in 3 lingue. لەگەڵ لە پاڵەمەش کەتەلۆگێکمان بڵاو کردوتەوە بە 3 زمان بە زمانی کوردی و ئیتاڵی و ئینگلیزی کە بە ڕسم و بە ڕوونکردنەوە لەگەڵیدایە بۆ کاری تیمە شوێنەوەرناسیەکانی ئیتالیا. E quindi è importante per noi anche sottolineare il punto che le missioni archeologiche italiane sono in tutte le province della regione curda. ئەمانە پێداگری بکەین لە خاڵێک کە تیمە شوێنەواری ئیتاڵیەکان لە هەر هەموو ناوچەکانی هەموو محافەزەکانی پارێزگاکانی هەرێمی کوردستان کارەکەن و بوونیان هەیە E che svolgono un lavoro in strettissima cooperazione con le controparti locali dei direttorati delle antichità e del patrimonio. کارەکەن زۆر بە نزیکەی و بە تونند و تۆڵی لەگەڵ بەڕێوەبەرانی شوێنەواری ناوچەکان و محەلیەکان. بەس لەو بکەین پێشتر ئاماژەم پێکرد لە سۆری کوشن لە 2011 بۆ 2023 با بڵێن تەواوی تیمە شوێنەوارەکانی ئیتالیا گەڕانی خۆیان کردووە هەم بۆ دۆزینەوەی شوێنەوار بۆ توێژی پێوی لە داهاتووە کاریان لەگەڵ مۆزەخانی گشتی سلێمانیە چی ئەبێت تاوکو گەشتیارێکی زۆر سەردانی مۆزەخانەی گشتی سلێمانی بکات و لامان کاتە تەواوی ئەو کەسانش کە حەز بەواکەن ئاسەوار و تەواوی شوێنە مێژوویەکان لەناو مۆزەخانەیە ببێنن. Grazie, perché questo è proprio il punto centrale e l'obiettivo principale di queste attività, cioè sensibilizzare la popolazione. ئامانج و نقطەی سەرەکی ئێمە خاڵی سەرەکی ئێمە ئەوەیە خەڵکەکە حساس بکەین هەستیار بکەین بەرامبەر بەمەی کە هەیە ئەوە پرۆژەکەمانە مەبەستی پرۆژەکەمانە e fare in modo che la cultura, l'archeologia possa anche divenire un volano di attrazione turistica. و دەمانەوێش کە بواری شوێنەواری ببێت بە سەرنجڕاکێشانی گەشتیاری و سیاحی ئەوەیە ئامانجی ئێمە. L'Italia è un impegno finanziario anche importante per noi, con delle risorse del Ministero degli Esteri e della Cooperazione Internazionale. ئەمەش فەندی گرنگ تەرخان دەکرێت لەلایەن وەزارەتی خارجیمانەوە لە ڕێگای دەستگای هاریکاری ئیتاڵی. Ma anche con dei fondi importanti della cooperazione italiana. Con questi fondi, per esempio, ultimamente abbiamo inaugurato il primo parco archeologico di tutto l'Iraq a Faida e Kinnis e in questo museo di Sulemania è grazie al lavoro dell'Università di Roma, La Sapienza, del professor Cereti, del suo team qui a Paiculi, che è stata rinnovata una parte del museo. ئاماژە بەوە بدەم ئێمە ساڵی ڕابردوو یەکەم پارچی شوێنەواری لە خنس لە فایدا کردمانەوە و لە هەمان کاتیشدا دەمێ ئاماژە بەوە بکەم لێرە بەشێکی مۆزەخانەکە لەلایەن زانکۆی سەپێنسەی ڕۆماوە نۆژەن کراتەوە سەبارەت بە بەردەکانی پەیکولی. Thank you very much. زۆر سپاس بۆ ئێوە سپاس بۆ میوانەکەم. زۆر سپاس. سپاس بۆ مستەر میکێلی کامێرۆتا کە بەڕێزان کۆنسوڵخانی گشتی ئیتالیا تەواوی ڕوونکردنەوەی باشیانیان لەسەر کار و چالاکیەکانی کردنەوەی پێشەنگایە کە لە کاتژمێر 11 لە مۆزەخانەی گشتی سلێمانی ئەکرێتەوە. جا ئێستا پێم خۆشە ئەگەر کاکاشم ئامادە بێت کاکاشم حەما عەبدوڵڵا بەڕێزیان بەڕێوەبەری گشتی مۆزەخانەی گشتی سلێمانیمان لەگەڵا بێت. کاکاشم گیان سپاس بۆ ئامادەبوون سڵاو لێ بێتەوە کاتت باش بێت. زۆر سپاس. بە هەر لەوە دەست پێ بکەین دەستخۆشیتان لێ یەکەین کە هەمیشە لەگەڵ تیمە بیانیەکان لینکێکی زۆر باشتان هەیە بۆ ئەم ساڵیش تەواوی ئەو کارانی کە تیمە بیانیەکە یاخود تیمە شوێنەوارەکەی ئیتالیا هەستاون بە لە ڕووی شوێنەوار و لە ڕووی نۆژانکردنەوە و لە ڕووی توێژینەوە و ڕووپێویە کاریان کردووە چۆن ئەو هەماهەنگە بەردەوامی پێەیە؟ ڕاستیەکەی ئێمە خۆشحاڵین کە ئەمڕۆ ئێمە لە
ئەم پێشەنگای لە مۆزەخانی سلێمانی ئەکرێتەوە و پێویستە ئاماژە بۆ بکەم بۆ یەکەم جار تیمی بیانی کە سەردانی کوردستانیان کرد سەردانی مۆزەخانی سلێمانیان کرد ئەو کاتە لە ڕێی بەڕێز کە عومەر فەتاح و کاک بەکر فەتاحەوە سەردانی ئێرەیان کرد بۆ ئێمە زۆر نامۆ بوو کە هاتنە ئێرە داوای بەردەکانیان کەوتم بەردم لا نییە وتیان بە بەڵێ لە لاتەوتم دڵنیابن لە لامان نییە ئیتر دوای ئەوە لەسەر ڕاستکە عومەر فەتاحی ترەوە بوو کە تیمێکی زۆر دۆست ئەوڕێیان شەکەن لەگەڵمانە زۆر دڵسۆزن زۆر ئیشکردن لەگەڵمانە بۆ ئێمە ئێستا ماوەیەکە ئەگەر بڵێن بووینەتە هاوڕێیەکی زۆر نزیک لەگەڵ یەکتریە ینی کە سەردانی ماڵی ماڵمانەکەن یا سەردانی ماڵیانە وەکو هاوڕێیەک ئیتر بۆ ئێمە جێ خۆشحاڵیە ئەنجا ئەمان توانیوانە لێرە دوو گەلەری نۆژەم بکەنەوە لەسەر ئەرکی خۆیان لە ناو مۆزەخانەی سلێمانی خوێنەوە بۆ بەردەکامکەن ئێستا لە گردی یاسین تەپەکردن و پشکنینەکەن لە بەشی سەرەوەی بەشی خوارەوەی تیمی بانی ئیشی تیکە لیش هەر بەردەوامن لەوەی کە ڕوپێوی تر بکەن پشکنینی تر ڕاستێکی ئێمە پێمان خۆش بوو کە باسییان کرد کەمانێ ئەو گەلەریە لە ناو مۆزەخانە بکەینەوەمان ئێمە پێ خۆشحاڵین چکە هەم چالاکیەکە بۆ خۆشمان و هەم ناساندنێکشە بە کار و چالاکیەکانی تیم ئیتالیەکان لە هەرێمی کوردستان ئەو کە بەشێکی هەنێکی لە پارێزگای سلێمانی و لە پارێزگاکانی هەولێر دوهۆکش بە سەرکەوتوی ئیشیان کردو تا ئێستا. کاگاشم لەبەرەوەی کەمێکی تر مەراسیمەکە دەست پێکا زۆر ڕادناگرم کۆتا پرسیارت لێ یەکەم هەنگاوەکانی داهاتووتان چی ئەبێت لە مۆزەخانی سلێمانی بە هەماهەنگی و پاڵپشتی تەواوی تیمە بیانیەکان بە جی سوپاسەوە جارێکی تر وەکۆی کە پێشتر ئاماژەمان پێکرد لە 2007ەوە ئەو تیمە تایبەتەکاری خۆیان کردووە کار و چالاکیەکانتان چیە بێت لە تەواوی هەرێمی کوردستانە هەم بۆ کنەوە پشکنین بێت هەم بۆ توێژینەوەی تازەتر بێت هەم بۆ ڕوپێوی و نۆژەنکردنەوەی بەشەکانی مۆزەخانەکەی ئێمە لە مۆزەخانە بەنیازی لە ساڵی داهاتوە بەشێکی تری مۆزەخانە لە ڕێکخراوی جایکاوە هەنێ ڕێکاری کارگێڕی ماوە لە بەغاوە ئینا ئەوەش دەست پێەکەین و لەگەڵ تیمە بیانەکان هەمانگێکی زۆر باشمان هەیە ئەنجامی زۆر باشیان بەدەستێناوە ئەمەش بڕواتانە بێگە بڵێن پەردە لەسەر مێژووی ئەم وڵاتی ئێمە هەڵەیاتەوە ئەو لاپەڕەونوانی لە مێژووی ئێمە بۆیە بەڕاستی ئێمە جێ دەستخۆشێک ئەو تیمانە لە کوردستانە ئیشەکەن و ئێمەش وەکو کوردستان وەکو بەڕێوەتی گشتی شوێنەوار وەکو شوێنەوە ناسانی هەموو یەکە ئیدارەکان هاوکارێکی زۆر باشن لەگەڵیانە و تەنسیقێکی زۆریان بەشە سپاس بۆ کاگاشم حەم عەبدوڵڵا کە بەڕێزیان بەڕێوەبەری گشتی مۆزەخانەی سلێمانی سپاس بۆ هەردوو میوانەکەم لەم بەشەی پرۆگرام سپاس بۆ کەژاریش کا بەڕێزیان لەگەڵمانە بوو وەرگێڕانی تەواویان کرد لەگەڵ کنسوڵخانی گشتی ئیتالیا بە ئومیدین تەواوی ئەم پێشەنگایانە گرنگی زیاتری پێ بدرێت لە تەواوی مۆزەخانەکانی هەرێمی کوردستان و بە تایبەتیش لە شاری سلێمانی کە لە شوێنێکی وەها گرنگە لە مۆزەخانی گشتی سلێمانی ئەم توێژینەوانە ئەم شوێنەوارانە ئەم نۆژەنکردنەوانە ئەم ڕوپێویە گرنگانە بایخی زیاتری پێ ئەدرێت و تاوکو گەشتیارانی وڵاتانی دەریشەوە کە هەرێمی کوردستان ئەبینن بزانن کە چەندین شوێنەواری جیاوازمان هەیە و ئەتوانن تەواوی بابەت و ئاسەوارە مێژوویەکان لە مۆزەخانی گشتی سلێمانی ببینن لەگەڵ تەواوی ئەو کەسانش کە لە هەرێمی کوردستانە خوازیاری ئەوەن مۆزەخانەکان ببینن.